سڵاو لە تاوی بینەرانی کورساتی ئازیز ئەمڕۆ من لە هۆتێل تایتانیکم لە شاری سلێمانی سیمپۆزیۆمی پارێز و کۆنتترۆلی نەخۆشیە گوازراوەکان لێرە بەڕێواچێ ئەم سیمپۆزیۆمە بۆ ماوەی یەک ڕۆژ واتە تەنها ئەمڕۆ بەردەوام ئەبێت بۆ ئەوەی کە ئێمەش ئێوەش پێکەوە زانیاری وەرگین لەسەر گرنگی سیمپۆزیۆمەکە لەسەر ئەوەی کە ناوڕۆکی ئەو بابەتانە ئەو پانێڵانی کە لەنێ ئەم سیمپۆزیۆمە باز ئەکرێت خۆی لە چیا ئەبینێتەوە بۆ ئەم کاتی ئێستا بۆچی گرنگە کە سیمپۆزیۆمێک بەڕێوە چێ لەسەر خۆپارێزی و کۆنتترۆلی نەخۆشیە گوازراوەکان لەسەر ئەم بابەتانە بۆی کە زانیاری وەرگین لەگەڵ چەند پزیشکێکی بەڕێزە گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین سەرەتا لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر تاهیر عەبدوڵڵا هەورامی گفتوگۆکەم کە بەڕێزیان ڕاوێژکاری نەشتەرگەری گشتی و کۆئەندامی هەر سوجگەر و شێرپەنجان ئەگەر دکتۆر فەرمی بیتە لای من. سڵاو لەبێ ئەم کاتەوە باش دکتۆر. سڵاو لە ئێوەش و دەستان خۆش بێ بۆ ڕێخستنی ئەم سیمپۆزیۆمە. زۆر سپاس دکتۆر ئەمە دەستپێکی گفتوگۆکەمان قسەم لەسەر ئەم سیمپۆزیۆمە بۆ بکەی پێم بڵێ گرنگی بەڕێوەچوونی سیمپۆزیۆمێک لە ئێستا لەسەر ئەم بابەتە خۆی لە چیا بینێتەوە؟ خۆی گرنگی ئەمە ئەم سیمپۆزیانە عادەتەن لەسەر ئەو نەخۆشیانە ڕێگەخرێ کە خەڵک ئیهمالی کردووی گوێ ناتێ و وازانەیە کە احتیمالی بڵاوبوونەوەی نەخۆشی تایە زۆر زۆر کەمە، بەڵام نەخۆشیەکە کە بڵاو بووەوە زۆرەکەوێت لەسەر چ نەخۆشەکە چ حکوومەت و دەستگا تەندروستیەکان یعنی هەرچی دەستگایەک هەبێ لەبەر ئەوە ئەمە دەستنیشانی ئەو خاڵانە ئەکرێت کە بتوانانی خۆت بپارێزی لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانەی کە ئەبێ بەهۆی چەند نەخۆشیێکی خراپتر لە ئادەمیزادا بە تایبەتی. ئەم نەخۆشیانە عادەتەن لە ئاژەڵەوە بڵاو بێتەوە بۆ ئادەمیزاد، بەڵام ئەگەر بە شتێکی بەشتی زۆر بەسی دەتوانی نەخۆشیەکە خۆت پارێزی لێی ئەگەر گوێشی نەیەتێ ئەبێ بەهۆی چەند کارەساتێکی تەندروستی لە ئادەمیزادە. زۆر باشە کاتە دکتۆر بەڕاستان بۆ نمونە ئەمڕۆ کە لەم سیمپۆزیۆمەن ئەتانێت بە چه شێوازێک بۆ نمونە ڕێنمایی هۆشیاری بڵاوکەنەوە لەسەر ئەو نەخۆشیانەی کە لە ئێستاە زۆر باو بۆتە گرفتێکی گەورە لە لای هاوڵاتیان. خۆی ئەو پانەڵی کە ئێمە بەشدارین تیا پانەڵی کرمی جگەرە کە لە ئاژەڵەوە ئەگوازێتەوە بۆ ئادەمیزاد، ئەم پانەڵە لە ئەساسە یعنی باسی ئەوە کاکە چۆن خۆ دەپارێزی لە کرمی جگەر کە تەنها یعنی ئەوەیە کە بخۆت بپارێزی حتا لە بەعزە جارێکی ئاوی کانی و کوزەڵە و پونگە و جەرگیر و ئەو سەوزانەی کە بە ئاوێک کە ئەو کرمێت یابێ ئەو درابێ احتیمالت بێ بەهۆی توشبوون بە نەخۆشیەکە. ئێستا ئەم نەخۆشیێکی باوە لێرە کرمی جگەر؟ ئێستا تقریبەن وا خەریکە بڵاوە بێتەوە. ئێمە لە ساڵەکانی پێش 2001 کەیسە بوو لە کوردستان و لە عێراقیشە کە ئێمە یعنی گروپێک بووین تەشخیصمان کرد، بەڵام ئێستا زیاتر لە سەدەها کەس هەیە لە سلێمانی و لە هەموو شار و شارۆچکەکانی کەی عێراقا وا خەریکە تووشێ بێ و لە سەدا 30 بۆ 35 ئاژەڵ تووشی بووە کە ئەگەر سەدا 30 بۆ 35 ئاژەڵ تووشی بووە و بوونی ئەو هێلکە شەیتانۆکەی کە ئەبێ بەهۆی بڵاوبوونەوەی کرمەکە هەبێ لە کوردستانە، ئەمە وەسەتێکە بۆ ئەوەی کاتۆ تەنها باو خواردنەوەیەکی کانیەک کە هێلکە شەیتانۆکەی تیابێت تووشێ بێ یا تۆزێک کوزەڵە یا تۆزێک پونگە یا تۆزێک جەرگیر کە باش نەیشۆیتەوە و باش ئێتیمامی پێنەی یا بەشتی قاپ و قاچاغ لە ناو کانیەکە احتیمالە تووشت بێ. دکتۆر نیشانەکانی ئەم نەخۆشیە چییە؟ بۆ نمونە چی لە کەسەکە دەرەکە؟ هەموو شتێک احتیمال لە ڕووبا لە ئلتیهابی جگەرەوە، لە ئلتیهابی گەدەوە، لە ئلتیهابی ڕێخۆڵەوە، لە سگێشەوە، دڵتێکشون، ڕشانەوە، کۆکە، قۆرگێشە، جومگەێشە، پشتێشە، هەموو شتێک احتیمال لە ڕووبات. زۆر باشە کاوەتە بەڕێستان ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان بۆ نمونە چۆن بتوانن هەمیشە ئێوە قسەیەکتان هەیەڵەن خۆپارێزی باشتر لە چارەسەر ئێمە چۆن بتوانین خۆمان پارێزین لەو نەخۆشیە گوازراوانە؟ ئەمە یەکەم خەڵگە بێ باش بزانێت کە ئەو شتانێک کە یخوا حتا مەسەن کوزڵی قراغی ئاوی کانیەک بێ کە بیخوا ئەبێ احتیمام بە شنەوەکەی باد بەوەی کە مەسەن بۆ چەند دقەیە 5 دقە تۆزە سرکە بکە بەسەریە بەجێ بەڵێ لە سرکەکە دوای ئەو بیخوات پاگوت خاوێنە یا جەرگیر و حتا کەوەر و کەرەوز و تەڕەتیزە و ئەمانە ئەم جۆرە کە بە ئاوێک ئاو درابێ ئەو کرمە هێل خۆی تۆوی کرمەکەی تیاابێ چونگە نەبووە بە کرم هێشتا ئەبێ بەهۆی کرم لە ئادەمیزادا ئەبێ بەس پاکوتەمیزی مهمترین شتە
کە بتوانێت سەوزەکە باش پاکە باش بیشواتەوە بە تایبەتی ئەگەر تۆزێ سرکەی بۆ بکاتە ناوەوە مەسەڵەن بڵێن نیو پیاڵە سرکە بکاتە ناو تقریبان 2 لیتر ئاوە بۆ بیشواتەوە 2 دقەی وەسێ لەسەری بۆ 5 بۆ 7 دقە حەقەتەن تۆوەکە ئەمرێ. خوێ شەمان ئیشەکە دکتۆر ئێمە زۆر کات وا ڕاهاتوین بۆ نمونە بە خوێ سەوزەکان بشۆینەوە. خوێ ژەمانی ژەکە بەڵام باشترینیان سرکەیە. بەڵێ باشە دکتۆر خوانەخواستە کەسێک کە تووشی ئەم کرمی جگەرە بێ چارەسەرەکانی ئاسانە؟ وەڵا چارەسەرەکانی لە ئەوڵەوە ئەگەر پێی بزانی چوار هەبێ کە ڕێکخراوی نێودەوڵەتی هێناوێتی بۆ کوردستان لەسەر ئەو توێژینەوانەی حقەتەن ئێمە کردومانە ئەو هێناوێتی بۆ کوردستان وە لە نەخۆشخانەی خۆپاراستن لایەن ئەو تیمەی کە لێەوە ئەیبن بەڕێگاوە لەسەر ئەساسی ئەو فەحسانەی کە بۆ نەخۆشەکە ئەکرێ حەبەکەی هاتێ یەک دوو جورعەیەکە یعنی چاگە بێتەوە. بەڵام ئەگەر بەخۆی نەزانێت تەمان هەموو کرمێک لە لەش ئینسانە 9 ساڵی گەژی دوای ئەوە احتیمال لە بێ بەهۆی شێر 5 جگەر و ئەمانە. باشە دەست خۆش بێ دکتۆر سوپاس بۆ تاوی زانیاریەکانت ئەگەر لە کۆتاییە ڕەنماییەک بابەتێکی گرنگ ما بێ بتەوێت و دوا کۆمنت لێرەیە قسەی لەسەرکەی. وەڵی تەنها کۆمنت و مهمترین کۆمنتی ئەوەیە کە ئەوانەی ئاژەڵ بەخێوەکەن هەوڵ بن ئاوی ئاژەڵەکە نزیک کانیەکان نەبێ یانی شوێنێکی تایبەتی بێ بۆ ئاودان بۆەوەی پیساییەکەیان دوور بێ لە کانیەکە. ئەگینا خۆی لە ئەساسا هێرکە شەیتانۆکەکە لەو شوێنانەیە کە ئاوی کانی هەبێ کوزەڵەشی نزیک بێت لێەوە. زۆر باشە دەستە خۆش بێ دکتۆریان سواز بۆ تاوی زانیارەکانم فەرموتەوە توانی کاتی خۆت وەرگری دەستە خۆش بێ. بەڵێ من بەردەوامە بم لەگەڵ ئێوەیە بۆ ئەوەی کە باشتر زانیاری وەرگین لەسەر ئەو نەخۆشیە گوازراوانەی کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ ئەگوێزرێتەوە بە تایبەت ئەم بابەتە بۆ کەسانە زۆر گرنگە کە لە ماڵەکانە بە تایبەت ئاژەڵ بەخێوەکەن با بزانین چ جۆرە نەخۆشیەک هەیە کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بگوێزرێتەوە لە ئێستا زۆر باو بێت بۆ ئەم بابەتەش لەگەڵ یەکێک لە پزیشکەکانی ڤێتەرنەریا گفتوگۆکەم سڵاو لە بێم کاتەوە باش بدە. ئەمە دەستپێکی گفتوگۆکان لەگەڵ بەڕێستا سەرەتا بۆ دەست پێ بکەم چ جۆرە نەخۆشیێکی گوازراوە هەیە کە لە ئێستا زۆر باو بێ لە ئاژەڵەوە بگوێزرێتەوە بۆ مرۆڤ. بەڵێت هەڵبەت نەخۆشی زۆر زۆرەکە لە ئاژەڵەوە گوازرێتەوە بە مرۆڤ بەڵام ئەوی جێ بایاق بێ زۆر لە سەراستێکی جیهانی ڤایرۆسی ئینفلۆنزایە ئینفلۆنزای جۆری ئەی کە ڤایرۆسێکی هاوبەشە لە نێوان مرۆڤ و ئاژەڵە لە ناوان باڵندەی شارۆها بە کورتەکەی تووشی هەموو جۆرە سپیشتەکان نەبێ ینی هەموو جۆرە زیندەوەرەکانە بێ گرنگی ڤایرۆسەکە لەوەیە کە بێتە هۆی گۆڕانکاری بەردەوام گۆڕانکاریی بەردەوامی هەیە ساڵان. شێوازی گواستنەوەی ئەم ڤایرۆسە بە چ شێوازێکە؟ بەڵێ خۆی شێوازە کلاسیکەکەی ئەوەیە لە ڕێی باڵندە و بە مرۆڤ لە ڕێی مرۆڤ بۆ مرۆڤ یا لە ڕێی ئاژەڵە بە مرۆڤ وەرەوەها بە پێچوانەشەوە. بەڵام گرنگەکەی لەوایە کە ساڵانە ئەم ڤایرۆسە خۆی گۆڕانکاریی کەمی بەسەرایەت لەوانەیە بێتە گۆهی گۆڕانکاری بچووک. بەڵام هەندێک جار هەیە ڤایرۆسەکە دوو جۆر ڤایرۆس لە ناو زیندەوەرێکە تێکەڵە بن بێتە هۆی دروستبوونی ڤایرۆسێکی تازە. ئەم ڤایرۆسە تازەی زۆر جار ئەبێتە هۆی جۆرە ڤایرۆسێکی کوشندە ئەبێتە هۆی پاندێمیک وەکوی کە لە کۆرۆنای بینیمان. ئەو ئینفلۆنزاش پاندێمیکی هەبوو پێشتر لە ساڵەکانی 1970 و 1920 و 57 و 67 و 2006 کە کۆتاجار بوو بینیمان. لەبەر ئەوە گرنگێکی زۆری هەیە لەلایەن توێژەرەکان و لە هەموو لەسەر ئاشتێکی جیهانی. وەکوتم کۆنتترۆلیشی تا یاسانە تا یاسا ڤاکسینێکمان وەکو زۆربەی نەخۆشەکان ڤاکسیمان هەیە بووی بەڵام بۆ ئینفلۆنزا تا یاسا ڤاکسینێکی یونیڤەرسەڵمان نییە کە ئیشکە لەسەر هەموو جۆرە ئینفلۆنزاکان. کاواتە بەڕێستان لێرەوە بە تایبەت چ ڕێنماییەکتان هەیە بۆ ئەو کەسانی کە ئاژەڵیان لە ماڵەکانە هەیەواتە ئاژەڵی ماڵیان هەیە لە ماڵەکانە چۆن بتوانن تەندروستی خۆیان پارێزن ئەگەر نەخۆشیێک لە ئاژەڵەکانە هەبێ نەگوێزرێتەوە بۆ کەسەکە خۆی. بەڵێ تاوان فلۆزا هەڵبەت لە ئاژەڵ مەلەکانە کەمترە بەڵام وەکو ڕێنماییەکی گشتی کە ئەگەریەوە هەیە ئاژەڵ توش بێ لەگبوونی کاتی بوونی هەر نیشانەیەک بۆ نمونە نیشانەی تەنگە نەفەسی لە ئاژەڵا کۆکە و جۆرە پشبینێک هەبێ ئەتوانم کە تەسەدانی پزیشکن نەوەکو ئینفلۆنزا بێ وەکوتم چونکە ئینفلۆنزانەی کە لە ئاژەڵا هەیە جیاوازە لێک لە مرۆڤایە لەوانەیە لەگەڵ جۆرە ئینفلۆنزایکی مرۆڤایە گرێت جۆرێکی تازە لە ئینفلۆنزا دەرچێت کە بێت خۆی نەخۆشیێکی زیاتر هەڕەشەدار و کوشندە. باشە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ تاوی زانیاریەکانمان دوومان کردی.